ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتی ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنامەکەمان ئەو دۆخە شلۆقەیە کە ئێستا لە عێراق گوزەرێ، دۆخی عێراق بەرەوکوێ تەوەری ڕاڤەکردنی ئەم بەرنامەیە با میوانداری بەڕێز و خۆشەویست کاک مەریوان حەمالی، کارگێڕی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان. کاک مەریوان خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاس سەرکەوتوو بن. کاک مەریوان، دۆخی عێراق بەو شلۆقەیە کە هەیە بە تایبەتی ئەگەر گەڕێن و بە ڕووداوەکانی ساڵی 2009 بە دیاریکراوی، ینی عێراق ساڵێکی پڕ لە تەنگەژە و ساڵێکی پڕ لە ئەستەنگ و کێشمان کێشم و دەستەکار کێشانەوەی سەرۆکوەزیران، گوشارکردن وە ڕۆژانەوەی پەرلەمان، هەندێک جار گوشارکردنە سەر سەرۆکی پەرلەمان، سەرۆکی کۆماری عێراق و ئەو دۆخە خراپەی کە لە عێراق گوزەرێ بە تایبەتی لەسەر ئاستی ژیانی هاوڵاتی و خۆپیشاندان لە ناوچە شیعانشینەکان. خوێندنەوەی کاک مەریوان بۆ ساڵی 2019 بۆ ئەو دۆخە خراپەی کە لە عێراق گوزەرێ چییە؟ سەرەتام پیرۆزبایی خۆم ڕاگەیانم لێرە بە فرسەت ێزانم بە بۆنەی ساڵی نوێی زاینیەوە ئومێد دەکەم ساڵی 2020 وەکو ڕقەمەکەی جوان بێ بە تایبەتی بۆ کورد جێگای هێنانەدی و گەیشتن بە ئاواتەکانی خەڵکی کوردستان بە گشتی و تاکتاکی کورد بە تایبەت. وەڵا کاک سەربەز، من هەمیشە پێم وایە ئەوەی کە ڕوو ئەدات ئێستا بە تاکید باگراوندێکی هەیە و ئەوە دەرەنجامە کە ئێستایی بینین ئێمە ئەوە ئەو کاردانەوانە ئەوەی کە هەیە کەڵەکەبوون و کۆبوونەوەی هەموو ئەو کەم و کوڕی و کیماسیانەیە کە لە ساڵانی ڕابردووەوە کەڵەکە بوون و دروست بوون. بەڵام وەکو قسەیەکەی ئەڵێ دارەکە لە سەری هێنا ئەشکێر ئەوە بوو لەو کابینەی ئەخیری دکتۆر عادل عەبدولمادی و ئەو پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی تازەی عێراق ئەوان بوونە هەدەف. دەنا بە تاکید ئەمە کەڵەکەبووی هەموو ئەو کێشە و مەشاکیل و گرفتانەیە کە لە ڕابردووە لە درێژایی ئەو فترە زەمانی کە لە دوای بزات ئەگەر تەحدیدی کەین لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە و جێبەجێ نەکردنی دەستور و هەوڵدان بۆ ئەوەندەی کە هەوڵ درراوە بۆی کە خۆیان دەوڵەمەند و گیرفانی بەداخەوە، ینی قیاداتی بەرپرسان لە عێراق ئەوەندەی خەمی خۆیان و گەوروبەرەکەیان بۆ ئەوەندە خەمی گشتیان نەبووە. ئەمە گەیاندویانتەوە ئەو ئاستەی کە وەزعەکە بەڕاستی تر خەڵکی عێراق بە تایبەتی ئەو شارەکانی خوار و ناوەڕاستی عێراق کە بەڕاستی من چەند ساڵ پێش ئێستا بینی و من زۆر وێرانە، زۆر کاولە، جگەلەوەی کە خەڵکی بەتاڵە زۆر زۆرە، ئەو هەموو سەرۆت و سامانەی کە لە عێراقە بەڕاستی ناگاتە ئەوان. بۆیە ئەمە جگە لە مۆزوعی تاعینات و ئیتر بێکاری ئەو هەموو دەرچووی کە لە چ لە پەیمانگا و زانکۆ و ئەوانی تر تاعین نابن و دانامەزرێن ئەوەندەی کە بیر لەوە کرێتەوە بەرەو ئەسکەرتارێت و میلیشیا و ئەوانە خەڵکانە درێ ئەوەندە بەرەو ئاوەدانی و خۆشگوزەرانی خەڵک و مەدەنیەت بڕێناکە. بۆیە ئەمەی کە ئێستا دروست بووە و بۆتە بارگرانی لەسەر بە تەواوەتی بارگرانیەکی گەورەیە لەسەر حکومەت و دەسەڵاتدارانی عێراق بەعام بە شێوەیەکی گشتی لەسەر کۆی عێراق بۆتە بارگرانیەکی قورس و تەنانەت پێمتمانەیەکە گەشتوتەوەی کە ڕازی نابێ، ئەنی شەقا و ڕازی نابێ بە دەست لە کارکێشانەوەی ڕێز وزەرا ڕازی نابێ بە نازانم ڕازی نابێ بەوەی کە چێ جێگرەوەی ئەمە هەم ینی بە جۆرێک وەزعەکە ئاڵۆسکا و بین بووە کە نەکت کۆنتترۆلکردنی زەحمەتە، بەڵام خەڵک قەناعەتی لەماوە، خەڵک متمانەی نەماوە. زۆر قورسە بۆی کە بتوانانی ئەم متمانەیە بگەڕێنیتەوە بۆ خەڵک
خەڵک ئیتر تێر بوو لەوەی کە حەشدی شعبی ببینێ، تێر بوو لەوەی کە میلیشیا ببینێ، تێر بوو لەوەی کە ئەنوا ئەو شتانەی کە ڕۆژانە ئەیبینێ ئیتر ئەوێ شتێکی تر ببینێ کە لە خزمەتی خۆیان بێ، چ لە خزمەتی عێراق و لە خزمەتی تاکا بێ. ئەوەی کە گوزەراوە لەو ساڵانەی ڕابردووە بەڕاستی لە خزمەتی تاکی عێراقیان نەبووە، لە خزمەتی ئاوەدانکردنەوەی عێراقا نەبووە، لە خزمەتی بەرەو پێشچوونی عێراقا نەبووە. بۆیە لێکەوتەکانی ئەوە دەرەنجامەیە کە ئێستا بینین. من تەسەورەکەم لەوانەیە خەڵکێک ویستی بێتی دەستی وەردانی تیا بکە، بەڵام هۆشیاری خەڵکی عێراق و هۆشیاری خۆپیشاندەران گەیشتۆتەوە هەستەی کە تا ئەم لەحزەیەش کە ئەیبینین ئێمە بەڕادەیەکی ئانیەوەی کە لە ڕووکەش ئەیبینین و هەستی پێەکەین تا ڕادەیەکی زۆر هەستەکرێت کە ئەمانە زۆر عەشوائیە، زۆر ینی ڕێک نەخراوە. ئەمەش ئەوە دەرەخات کە هێزێک، کەسێک، حکوومەتێک، دەسەڵاتێک لە پشتە بە دیاریکراوی لە پشتی ئەم خۆپیشاندانەوە نییە. ئەمە هەڵقوڵاوی ناخی ئەو خەڵکە غەدر لێکراوەیە، ئەوەی کە هەستەکە غەدری لێکراوە بەم شێوەیە، لەبەرەوەی کە ئەبینین ئێمە حیزب ڕەتەکەنەوە، ڕێکخراو ڕەتەکەنەوە، حکوومەت ڕەتەکەنەوە، بە شێوەیەکی عام هەموو شتێک ڕەتەکەنەوە کە پێکاتی عێراقی ئەو عێراقەیە کە ئێستەی لێ دروست بووە. ئەیبینین ئێمە ئەحزابی سیاسیە، ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە، دام و دەستگای فەرمی حکوومەتە، هەموو ئەم شتانە بریتین لەو عێراقی کە ئێستا هەیە. دیارە بۆیە ینی من وا تەسەورەکەم وابینم ئەگەر کەسێکیش لە پشتی ئەم خۆپیشاندان و خۆپیشاندەرانەوە بێ، یان زۆر شەرمنە یاخود بەڕاستی زۆر تاکتیک و زۆر ئەوەی بەقوەتی هەیە کە توانیوێتی تا ئێستا بەردەوامی بەم چونکە ئەگەر هەمومان دەزانین ئەگەر شتێکی خۆڕسک نەبێ، ئەگەر توانا و ئیدراک و تەحملی خەڵک بەو ڕادەیە نەبێ، غەدر و زوڵم نەگەیشت بێتەوە ئاستا، خەڵکێکی تەسەور ناکەم بتوانێت ئەوەندە دوور و درێژ بێت ماوەیەکی ئاوا ببڕێت لە خۆپیشاندان و لەمانەوەی شەو و ڕۆژ لەسەر جادە بۆ ئەوەی کە ناڕەزایی دەرببڕێ، بۆ ئەوەی کە بڵێت من گۆڕانکاریەکی جەزریم ئەوێ، بۆ ئەوەی بڵێ من ئەم ڕازی نیم بەمەی کە هەم بۆ تا ئێستا ئەبێ باشتر بێ. یعنی ئەگەر خەڵکێک بەڕاستی قەنەعەتی بەمەنەوێ یان بە ئاراستەیە بە شێوازێکی کە بڵێ گەر خەڵکانێک لە پشتی ئەمەوە بن بە دڵنیاییەوە ئەوەندە تەحمل ناکە، ئەوەندە کاتێکی ئەوەندە بڕناکە کە هێشتا دیار نییە ئەخیر کۆتایی ئەم خۆپیشاندان و ناڕەزایەتیە لەکوێ کۆتایی پێ. دەست خۆش بە کاک مەریوان باسی عێراقی ئەسکەرتارەتت کرد و ئەو مێژووی کە ئاگدارکردنەوە هەبووە لەسەری پێشوەختە و بەتای کورد بە تایبەتی و سەرۆک مەسعود بەرزانیش بە تایبەتی قسەی هەبووە لەسەری و پێشوەختە ئاگداری کردووە. ئەمەوێت گڕانەوەیکیش بکەین بۆ دۆخی 2023 کە 2023 تا 2005-2006 لە عێراقا کە حکومی بەعز ڕووخا کۆمەڵی چەمکی تازە هێنرانە پێشەوە، بە تایبەتی جۆرە لە جۆرەکان ئەمریکا فەرزیشی کرد لەسەرەوەی کە عێراقی ئیتیحادی، عێراقی فیدرال، عێراقی دیموکرات، عێراقی تازە، ئەمە و چەمکانە بوون کە زۆر ئیشی لەسەر کراوە هەوڵدرا بە بەرگی عێراقا بکرێت. ینی هەوڵێکی زۆر جددی هەبوو لەلایەن ئەو ڕۆژئاواوە کوردیش، هەرێمی کوردستانیش، خەڵکی باشووری کوردستانیش هەماهەنگ بوون جۆرێک لە جۆرەکان بەرژەوەندی خۆیان لەوا بینیوە گەر عێراق بەرەو دیموکراتی، بەرەو فیدرالی، بەرەو کرانەوە، بەرەو عێراقی تازە بڕوا کوردیش مافەکانی دەستە بەر بکە. دوای زیاتر لە 15 ساڵ لەو ڕووداوانە، دوایەوەی کە ئێمە تەجروبەی کۆمەڵێک سەرۆکوەزیرانمان کرد لە عێراق، لە جەعفەری و مالیشی و عەبادی و عەبدولمەهدی و ئیلە ئاخیری هەمووانی تر، ئێستا گەیشتوونەتە چی؟ یعنی عێراق قابلی ئەوەیە بەڕاستی ببێت بە فیدراڵی دیموکراتی یانەوەی کە ئەو هەوڵەی ئەمریکیەکان بە جۆر لە جۆرەکان شکستی خوارد. عێراق پێکاتەیەکی زۆر ئاڵۆز و جیاواز لە هەر وڵاتێکی هەیە کە کسە بەست. زۆر زەحمەتە
ئەم عێراقە کە باسی عێراقی یەکگرتووی و عێراقی موحد و عێراقی خاوەن سیادە و ئەو شتانە ئەکرێ من زۆر دەمێکە قەنەعەتم وایە کە ئەم مۆزوعات تەنها لەناو زۆنگی سەوزە کە داوام و دەستگا و موسەساتی عێراقی لە مستەوای باڵایە لەوێ کۆبۆتەوە لەوێ ینی ئەوەی کەیبینی لە ئاسمانەوە لە سەرەوە کە تەماشاکەی عێراق یەک پارچەیە و ئیتر هیچ کێشەی نییە بەڵام لە عەرزی واقعە ئەمە نەچەسپیوە بوو ئەوەی کە بەڕاستی عێراقێکی یەکگرتوو عێراقێکی پێکەوە بوو وجودی ئەبێ دەستوری عێراقی خاڵ بە خاڵی بەند بە بەندی و قەنەعەتی منە جێبەجێ بکرێن و حەقی هەموو نەتەوە جیاوازەکان لە عێراقا و حەقی هەموو ئەدیانی جیاواز لە عێراقا بدرێن ئەمە تۆ بەڕاستی قورس نییە بەڵام بۆ عێراق بۆتە قورس بۆتە ئەستام بۆتە ڕێگر لەبەرچی لەبەرەوەی کە ئەو کەسانەی کە هێنە دەسەڵات و بە تایبەتی دەسەڵاتی تەنفیزیان بەدەستەوەیە لە پێناوی سەپاندنی هەشبوونی خۆیانە ئەوانەی کەیان بیرەچێتەوە ینی ئەوانەی تر پێشێلەکەن مافی ئەوانەی تر پێشێلەکەن ئەمانیش لەژێر کاریگەری لەژێر زۆر کاریگەری جۆرا و جۆریان لەسەرە بۆیە من بە تەسەوری من فعلان ئەو پرۆژەی ئەمریکا جێی خۆی نەگرتووە سەرکەوتوو نەبوو بۆ ئەو وەزعی کە ئێستاش دروست بوو لە عێراقا هەیە وجودی هەیە بەڕاستی من ڕێیەکی زۆر ڕێی تایبەتی خۆمە یەکێک لەو هەڵانەی کە ئەمریکا کردی هەڵۆشاندنەوەی جێشی عێراقی بوو کە لە جیاتی جێشێکی نظامی ئەوەی کە لە وڵاتانی دنیا هەیە کۆمەڵێ میلیشیا دروست بوو کۆمەڵێک هێزی جۆرا و جۆر لە عێراقا دروست بوو جێگای ئەو هێزەی گرت جێشی عێراقی گرتەوە کە بەڕاستی عێراقی بە ئاراستەیەکی کەیابرد من لەگەڵ ئەو ستایلی جێشی عێراقیانی ینی بۆی کە نەبێتە ئەوەی کە من لەگەڵ ئەوە بووم جێشی عێراقی بمێنێتەوە ئەمریکا هەڵی وەشانەوە من لەسەر نیزامەکەی قسەم هەیە لەسەر شەخصەکان ئەوە بەعسی بوون و ئەوە ئایدی نیزامی پێشوو بوون و ئەوە شتێک بوو کە پێویست بوو ئەوانەی کە بە تایبەتی دەستیان لە کۆمەڵکوژی و دەستیان لە تەخریباتی عێراقا هەبوو ئەبێ ئەوانە بە سزای خۆیان بگەشت بنانایە بەڵام وەکو سیستەم وەکو ئەوەی کە یان ئەبواە ئەو سیستەمە بەردەوام بواە یان ئەوە سیستەمێکی جیاواز ینی مۆدلێکی تازە دروست بکرایە کە بریتی بووە لە هێزی بەرگری عێراقی جا لە چوارچێوەی جێشی عێراقیە بێ لە چوارچەوەی هەر ناوەکە ئەمە گرنگ نییە بۆیە بەڕاستی کاتێکە عێراق ئەم هێزەی لە دەستدا و ئەم هێزە کەوتە دەست ئەشخاصەوە ئاراستەکەی گۆڕاب بەوەی کە لە ساڵحی لە بەرژەوەندی کەسەکان کار بکرێ و ئامانجی شەخص جێبەجێ بکرێ وەکوەوەی کە بینی ئێستا گروپات دەوری هەیە ئەوە فلان گروپ مەسئولی فلانە بیرەنەوەتە فلانە گروپ مەسئولی فلانە دەواازەی سنووریە ئەمە بە جۆرێکی وا کردووە کە احتیکاری هەموو داهاتی عێراق بەم شێوەیە بە ئاڕاستی ناڕێک و پێک و بەڕاڕستەی خراپەڕە دوایەوەش بەڕاستی هەموو ئەو چەمکانەی کە جەنابێت باست کرد مۆزوعی فیدراڵی و مۆزوعی ئیتیحادی و مۆزوعی ئەوانە تا ئێستش لای خودی عێراقیەکان ئەمە هەزم نەکراوە یعنی هەتا ئێستا ئەوان بیر لە ئەوەی عێراق بەشێکە لە ئومەی عارەبی و ئەو عێراق پێکاتووە لەوەی کە ئەبێت
عرب دەسەڵاتی هەمیشە لەسەرەوە بێت و ئەوان تا ئێستش بیر لەوە ناکەنەوە کە ئەوەی کە لە دەستورە هاتووە گرنگجیدانە یاخود حەق پێدانە بە هەموو ئەو نەتەوانەی کە لە عێراقا هەیە و عربیش یەکێکە لەو نەتەوانەی کە جا بە هەردوو مەسەبی شیعە و سونەکەیەوە بەشێکە لەو خەڵکەی کە لە عێراقا هەژی لەو نەتەوانەی کە لە عێراقا هەژی بەڵام ئەوان بە حکمی زۆرینەوەی خۆیان ئەگەر زۆر بە دیقەتەوە تەماشاکەی لە دوای 16 ئۆکتۆبەر یاخود با بڵێن لە کارەساتی 16 ئۆکتۆبەرە هەوڵەکانیان بۆ داگیرکردنی هەولێر و بەرەو دووەک بڕۆن ئەمە ئامانجەکەی بوو کە عێراق دووبارە ببێتەوە بە عێراقی عەرەبی و شتێک نەمێنێ بە ناوی هەرێم و شتێک نەمێنێ بە ناوی فیدراڵی ئەو شتانە و ئەو کات کە ئەمە ببوایە ئەگەر ئەمە سەری بگرتایە بەتاکیت لە کۆبوونەوەیەکی پەرلەمانە دەستوریش هەموارەکرایەوە وەکەوەی کە لەو ماوانەی پێشوا زۆر باسەکرا کۆمەڵی خاڵەخرایە بەردەم جۆمان لێ بوو قسەی لەسەرکرا ئەم بەندانە ئەم خاڵانە ئەم مۆزوعانە بێ لە دەستورە هەموار بکرێتەوانێ کە ئەگەر تەماشا بکەی زۆربەی زۆری و خاڵانە بوو کە عیلاقی بە هەرێمەکانەوە هەبوو کە عیلاقی بە فیدراڵیەوە هەبوو کە عیلاقی بە بودجەی هەرێمەکانەوە هەبوو کە عیلاقی بە پێشمەرگەوە هەبوو کە عیلاقی بە ئەوەی داهاتی سیادیەوە هەبوو عیلاقی بەم شتانەوە دەست خۆش بە کاک مەریوان ئەگەر ئەمە دیدگای گەلی زاڵ بێت یان گەلی عەرەب بێ لە عێراقاکەوێ مرکزیت بسەپێنێەوە نەفی هەمووانی تر بکات وە وەکو کۆیلە وەکو ژێردەستەی خۆی وەکو بەشێک لە خۆی تەماشایان بکە خوێندنەوەی بەڕێزت بۆ مووقیف یا هەڵوێستەکان هەرێمی کوردستان چییە لەوەی کە بەتایبەتی لەو دوو ڕۆژی ڕابردوو کە ژمارەیەک لە سەرکردەی ئێرانی لە عێراق کوژان هەرێمی کوردستان سەرۆکاتی هەرێمی کوردستان پەیامێکیە بوو لەو بارەیەوە زۆر میانگیرانەیە و باسیەوە کات کە داواکە هێشتا خواستیەوە هەیە کە عێراق نەبێت بە ناوچەی ململانەی شەڕ و ناکۆچی دەوڵەتان خوێندنەوەی کاک مەریوان بە مەدروسی بۆ پرسی هەڵوێستی هەرێمی کوردستان لەگەڵ مرکزی عێراقیە لەگەڵ عێراقی حکوومەتی ئیتحادیە هەرێمی کوردستان باش توانیوەتی مامەڵە ڕووداوەکان بکات و دەست و پەنجە نەرم بکات لەگەڵ ئەو دۆخە ناهەموارێکە لە عێراقا گوزەرێ ئەگەر تەماشا بکەینەوە خوێندنەوەیەک بۆ کولتوری کوردی بکەین پێکەوە ژیان و ئاشتی دوو چەمکن کە لەناو کولتوری کوردیا زۆر بە ئاسانی جێگای بۆ توانێ و ئەبینرێ کورد باوەڕی بە پێکەوە ژیانە کورد بڕوای بە ئاشتیە هەمیشە ئەگەر دەرفەتی بۆ ڕەخسا بێت لە فەزای ئازادا لە فەزای لەو کاتانەی کە ئاشتی باڵی کێشاوە کورد گەشەی کردووە کورد پێشکەوتووە ئەگەر بگەڕێینەوە بۆ کۆنیش لە هەر لە سەردەمی میرنشینەکانیشە لەو کاتی کە فترەیەک زەمەنێکی کورت هەبووە بۆەوەی کە کورتایە بەحەسێتەوە و هەوایەکی هەوایەکی ئازاد هەڵببژێ لەو کاتەشە هەوڵی داوە گەشەی کردووە جا ئەبینی لە ڕووی ئەدەبیەوە کۆمەڵە شاعیری گەورە دروست بوون لە ڕووی نووسینەوە سیرەکەی کۆمەڵە نووسەری گەورە و بەتوانە سەر دروست بوون توانیوانە بەرهەمەکانی خۆیان عرض بکەن و تا ئێستش بۆیە بە قەناعەتی من ئەمە لە ناو ماهەچی کوورداش ئەمە جێ خۆی کردوێتەوە بۆیە کورد بەکردەوە سەلماندوێتی کە عاملی خێر و ئاشتیە لەو مەڵتیقەیە بە پێچەوانەی تێڕوانینی وڵاتە زلێزە ئەو وڵاتانی دەوروبەری کورد کە مەبەستم لایەنە سیاسی دەسەڵاتی ئەو لایەنانەیە کە هەمیشە کوردیان بە فاکتەری ئاژاوە و شەڕ و کێشە و مەشاکیل لە مەنتقەکە بینیوە سەد پێچەوانەی ئەمەیە کورد هەمیشە ویستێتی عاملی خێر بێ لەو مەنتقەیە و هیچ کاتێکیش هەوڵی نەداوە تەرەفگیر بێت لەگەڵ هیچ کەسێکە بۆی کە
بيوێت لەو منطقەیە تەسفی حساباتی خۆی بکە بەڵام بەداخەوە زۆر جار کەوتۆتە ژێر زەخت و کاریگەری لەژێر ئەو زەختەیە پەنای بردووەتە بەر هەندێک مەواقیف کە دواییش بە زەرەر بۆ کورد شکاوەتەوانێت من بە گەشتبینیەوە تەماشای ئەو هەوڵانەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و ئەوەی کە بەڕێز سەرۆکوەزیرانی کوردستان ئەو لێدوانانەوە ئەمە تەنها با بڵێن پیشاندانێک نییە و بەزەمە عرزکردن نییە ئەمە واقعە ئەمە لە ناخی ئێمەوەیە نامانەوێت لەو مەڵتقەیە بەڕاستی کێشە هەبێ نامانەوێ مەشاکی لەبێ و نامانەوێ خەڵکانێک بیانەوێت تەسفی حساباتی خۆیان لەسەر ئەرزی عێراق و لەسەر حسابی خەڵکی عێراق کە بەڕاستی ماندووە هیلاکە چ بەدەست وەزعی ناوخۆیەوە چ بەدەست وەزعی ئێقلیمی و جیهانیەوە کە ئەتوانم بڵم لە چاو ئەو تیژڕەویەی کە جیهان ئێستا گرتوێتێ بەری چ لە ڕووی تەکنۆلۆژیا چ لە ڕووی اقتصاد چ لە ڕووی سیاسە چ لە ڕووی هەتا لە ڕۆی کۆمەڵایەتەکانی شەوانێت تەماشاکەی عێراق دواکەوتووە یعنی عێراق ماندووە خەڵکی عێراق بەعام بەگشتی خەڵکی عێراق زۆر ماندوون و پێویستیان بەوە نییە بەڕاستی شەڕێکی قورس شەڕێکی گەورە ململانەیەکی قورس لە مانتقەکەیانە هەبێ بەوەی کە جارێکی کە چەند هەنگاوێک بکەونەوە دواوەی خەڵکی ترەوانە بۆیە من تەسەورەکەم ئەم میانگیریە یان ئەم هەوڵی کە هەرێمی کوردستان داوێتی یان ئەوێ بیدات بەڕاستی هەوڵێکی جددیە و من تەمەناکەم کە زۆر جار وا بووە هەرێمی کوردستان سوقڵی هەرێمی کوردستان یارمەتی دەربووە بۆەوەی کە خەڵکانێک بگەێنن بەیەک بتوانن لە ڕێگای کوردستانەوە جۆرێک لە دانوستان جۆرێک لە دانیشتن جۆرێک لە یەکتر تێگەیشتن دروست بێ من تەمەناکەم ئەم دەست پێشخەریانەی سەرۆکایەتی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەی لێ بکەوێتەوە کوردستان ببێتە ئەو جێگایی کە ئاشتەوایی گشتی لە منطقەکە دروستەکە. کاک مەریوان بەرەکۆتایی بەرنامەکە چین ئەگەر بەس بم خۆش سەرنجی جەنابەت لە وارە بزانم کە لە دوای ڕووداوەکانی دوێنێەوە قسەی زۆر هەیە لەسەرەوە یان پێشببینی زۆری ئەوواکرێت کە عێراق ببێ بە مەدانێکی کراوەتر بۆ جەنگی ئەمریکا و ئێران بەڕای تۆ هەرێمی کوردستان دەتوانێت لەسەر ئەم مووقیفەی کە بەڕێزت باست کرد و شید کردەوە ئەماژت پێکرد لەسەرەوەی کە مووقیفێکی نەرمە ئاشتی خوازانەیە و ڕوتێکی دیبلۆماسی سەردەمیانەی گرتوۆتە بەر هەرێمی کوردستان ئەگەر ناوچەکە تووشی تەنگەژەی گەورەتر ببێ و ڕوبەڕووبوونەوەی گەورەتر لە نێوان ئەمریکا و ئێرانە ڕووبە هەرێمی کوردستان دەتوانێت لەسەر ئەم ڕەوت و ڕێبازی خۆی بەردەوام بێ وڵام تەمەناکەم بتوانین تەمەناکەم چونکە ئەوە ئامانجی کوردەوە بۆ ئەوە هەوڵەدا کە تێوە نەگلێ لەوەی کە بەداخەوە ئێمە کەوتوینەتە مەنطقەیەکەوە کە بزەبت ئێمە لە چەقی ئاگرەکەین ینی لە چەقی ململانیەکەین لە چەقی ئەو شەڕە گەورەی کە ئێستا هەیە ینی بەجددی ئێستا بۆ خۆی شەڕەکە هەیە بەڵامەوەیە کە پێکدادان و شەڕی عسکەری و چەک نییە دەنا ململانیە گەرمەکە هەیە ئێمە وەکو مووقعی جوگرافی کەوتوینەتە چەقی ئەم ململانیەوە هەتا ئێستا کە بەم شێوەیە ماوین ینی بەڕاستی زۆر ئەوە حەکیمی سیاسەتی کورد سیاسەمەدەرانی کووردە قیادەی کوردیە کە توانیوێتی تا ئەم لەحزەیە بەم شێوەیە و بەم ئاراستەیە بەردەوام بێت کە تەمەناکەم ئەمە درێژەیە بێ و بتوانین زیاتر لەگەڵ ئەم وەز بارودۆخەیە بەم شێوەیە بڕۆین کە وەڵایی قسێکی کوردیە ئەڵێکە لەگە تەنیشتی ئاگرەوە بی بە تاکیید پرشکیشی بەرەکەوێ بە تاکیید بەڵام من دیسانەوە لەم تەمەنایەوەکەین کە لەم بارودۆخەیە ئێمە چونکە
بە هەر لایەکە دای بتاشین بەڕاستی زەرەرەکەین و ئەوەی کە زەرمەندی گەورە بێ لەبەرەوەی ئێمە لە ناو مۆزوعەکەیان لە چقی مۆزوعەکەیان زەرەری یەکەم و سوتماکی یەکەم کوردە بێ بە دەرەجەی یەکەم و جا خەڵکی کەجا بۆیە هەر باشتر وایە کە کورد ئەو فاعلایە فاکتەرە ئارام و میانڕەوە بێت لە مەنطقەکە حتا ئەگەر کاریگەری و ئەگەر زەختێکی زۆری شەبێ بۆەوەی کە لاگیری بکرێ لە هەر لای من بەش بە حاڵی وەکو ڕێی خۆم هیچ لەگەڵەوەیان نیم کە لاگیری بکرێ بۆ هیچ شوێنێک بۆ هیچ لایەک حەدە لیمکان بتوانرێ هیچ نەبێ ساحەی هەرێمی کوردستان ئەرزی هەرێمی کوردستان ئەو ئەرزە ئارامە بێت ئەو ئەرزە هێمنە بێ ئەو ئەرزە ئاشتی خوازانەیە بێ کە هەموو خەڵکیانێک بتوانێت لەسەر ئەم ئەرزە کۆ ببنەوە لەسەر ئەم ئەرزە گفتوگۆ بکەن دانیشتن بکەن و ململانەکانی خۆیان بۆ دانیشتن و بۆ لێکتر تێگەیشتن لەسەر ئەرزی کوردستان بێت. کاک مریوان خەمالی کارگەری لە کیسواری پاردیموکراتی کوردستان سواز بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕافە. دەست خۆش سپاس بۆ دەستی خۆش خۆش بێت. زۆر سپاس. ئازیزان بەم جۆراتی نە کۆتایی بەرنامەی ڕاڤە تا ڕافەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێ.